بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. بنران و بسرانی خۆشەویستی بەرنامەی ڕەمەزانی ژیار لە ئەڵقەیەکی تر لە ئەڵقەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز دەبینە میوانی ماڵەکانتان. ئەم شەویش بە میوانداری دکتۆر زیاد عەبدوڵڵا خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە کەوا قبوڵی کردی. خوای گەورە سەلامەتتان کە یا ڕەبی، یاخۆ بەخێر بن. خوا سەلامەتتان کە. وا دیارە ڕەمەزان واتە قورئان، ئەم مانگە تایبەتە بە مانگی قورئان و ڕەحمەتی الله سبحانه وتعالى دا دەڕژێ بەسەر بەندەکانی، واتە میهرەبانی خوای گەورە دەڕژێ بەسەر بەندەکانی. بابزانی کۆمەڵێک پرسیار کە لە مێشکماندا دروست دەبێت دەربارەی قورئان و ڕەمەزان ئاراستەی دکتۆری خۆشەویست دەکەین. خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە دکتۆر جان، یاخۆ بەخێر بن. خوا سەلامەتتان کە. دکتۆر جان، پرسیارێکمان هەیە زۆر جاروەیە کە دەڵێن بۆچی مانگی ڕەمەزان تایبەتە؟ ئەم مانگە تایبەتەکەی لە چیدایە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا سپاسی ئەوەی بەڕێز و خۆشەویستەکەی بۆ ئەو دەرفەتە مەیدەوارین خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبول کردبی، ڕەمەزانی پرخێر و ڕەحمەتیش پیرۆزبی لە تەواوی موسڵمانان. مامۆستا گیان بەڕاستی تایبەتە، تایبەتی ئەو مانگەش لەوەدایە کە خوای گەورە سبحانه وتعالى لەناو ئەو ساڵەدا، لەناو ئەو هەموو مانگە کەوا لە ژیانی ئێمەدا سەبرە سەرفی دەکەین و دەڕوا و تەمەنمان بەرەو پێشەچی محەطەیەکی وەکو بڵێ ئیلاهیە خوای گەورە سبحانه وتعالى ئامادەی کردێ بۆ ئینسانەکان، بۆ موسڵمانان بە تایبەت، تاوەکو لەو محەطەیە لەو شوێنە بوەستی بیکاتەمایی ئەوەی کەوا فرسەتی ئەوەی هەبی هەم مراجعەی 11 مانگی ڕابردووی خۆی بکە، بزانی بەچێدا چووە، خەریکی چ بووە، چ کارێکی ئەنجامدایە، باشە خراپە، و هەم لە عینێن کاتیشە محەطەیەکە بۆ وەقود و خۆ تەزویدکردن و زیادکردن و وەرگرتنی زاد بۆ 11 مانگی داهاتوو. ئەگەر خوای گەورە تەمەنی پێبەخشی چۆن بتوانین مواجهەی ئەو هەموو زەحمەتی و فتن و وەکو بڵێ باس و خواسانێکەوە بەرەو ڕوومان دێ، چۆن بتوانین مواجهەی ئەو ئەحداثانە بکە. کەواتە محەطەیەکە، مانجێکە، ماوەیەکی وەکو بڵێ دیاری کراوە، وەکو ئەوەی خوای گەورە سبحانه وتعالى خۆشی باوەسفی دەکا، فەرمێ ئەیامەن معدودات. ئەنجە بەڕاستی ئەو ئەیامە معدوداتە چەند ڕۆژێکە، بەڵام یعنی وەکو بڵێ ئەگەر دیقەتمان دابی خوای گەورە سبحانه وتعالى یەک مەجموعەی زۆر خێر و بەرەکەت بەسەرماندا دەبارێنی لەو مانگەیە. وامان لێرەکە کە بەڕاستی ئامادە بین، ئامادەیەکی زۆر باش. ئەگەر وەکو بڵێ ئەمانەتەکەمان تەسلیم کرد لە ژیان دەرچوین، ئەوە خوای گەورە ئینشاءالله بە لوتفی خۆی لێمان خۆشەبی لەبەرەوەی مانگی ئازادبوونە لە ئاگری جەهەنەم بە شەرتێک پیاوی هەندێ بین لە عینۆن کاتیشە. ئەگەر تەمەنیشمان پێدرا و بەردەوام بووین، ئەوە ئینشاءالله دیسان خۆمان ئامادە دەکەین بەرەو کاری زۆر باشتر و جوانتر و چاکتر بڕۆین. جا تایبەتیەکەی ئەو مانگە لەوەدایە کە الحەمدولله کەسی موسڵمان، خەڵکی باش ئامادە باشی لە خۆدا دروست دەکا بۆ ئەوەی ئینشاءالله بتوانی تەواو مواجهەی ڕووداوەکان بکە. و ئێستا ئەگەر دیقەتیشمان دابی، ڕووداوەکان زۆر سەریعن، زۆر بەپەلە دێن و دەڕۆن. زۆر جار ئەگەر ئامادە نەبین، حازر نەبین، تەماشا دەکەی تووشی گرفتێکی زۆرە بین. جا ئەو تەقوایە و ئەو زادەی کە لێرە خڕدەبتەوە، وەکو ئەو ئاەتە جوانەی قورئانی مەجید ئیشارەتی پێدەدا، وتەزەودوا فإن خير الزاد التقوى. تقواش ناو نیشان و علامەتی مانگی ڕەمەزانە لعلكم تتقون. کاتی پێمانە فەرمێ ڕۆژ و بەسەرتانە فەرز کرا وەکو ملت و ئەقوامی ڕابردوو، نەتیجەی ئاخیرەکەشی لعلكم تتقون. ئەو تەقوایە لەو زادە پەیدا دەبی، ئەوە تایبەتیەکەیت والله ئەعلم. دەستەکانت خۆش بی دکتۆر جان. دکتۆر جان، هۆکاری تایبەتمەندی ئەو قورئانەی کە بۆچی مانگی ڕەمەزان ناسراوە بە قورئان، ئەو ناوە بۆچی ئەو شێوازەیە؟ ڕەمەزان و قورئان دەستت خۆش بی. بەڕاستی پرسیارێکی زۆر یعنی وەکو بڵێ لە شوێنی خۆیەتی، لەبەرەوەی دوو کەلیمە و دوو وەکو بڵێ تەواوکەری یەکترینە، زۆر جوان لەگەڵ یەک دەگونجێت. ڕەمەزان کاتێک وەکو بڵێ ئەو پیرۆزی و جوانی خۆی وەرگرتیا کەوا قورئانی تێدا دابەزیوە. ئاەتیش بە سەریحی پێمانە فەرمێ شەهر ڕەمەزان الذي أنزل فيه القرآن. و ئەگەر دیقەتمان دابی بەڕاستی زۆر لە یەک وەشاون، زۆر جوانن. حتا ئەگەر بیبینە دۆخی زمانی عەرەبیش وەزن و قافیەشیان لەگەڵ یەکە، ڕەمەزان و قورئان هەر لەسەر یەک وەزنی فەعلان و فەعلان دێت. جا
زۆر جوانە ڕەمەضان لەگەڵ قورئان بەڕاستی ئەتوانی ئەوەی ئێستا باسمان کرد لەو تەقوا و لەو زادە لەو خۆ ئامادەکردنە لەگەڵ قورئانە دروستەبی. جا قورئان ئەگەر لە ڕەمەضانە خی گەورە سبحانه وتعالى فەرمانی دابەزیت بۆ پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم. اینجا بەو شەوەی کە مامۆستانی بەڕێز ئەهلی تەفسیر باسی دەکەن بۆ لەوحی مەحفوظ، اینجا لە پاشتر بۆ سەمائی دنیا، دواتر بۆ دڵی جوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەموو ئەوانە لەگەڵ ڕەمەضانە ڕەبتێک و جوانیەکی هەیە. بێجگەلەوەش پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم لەگەڵ مامۆستای خۆی لەگەڵ جبریلە خۆشەویستی دڵی هەمومان عليه الصلاة والسلام على نبينا لقل جبريل هديسا لرمضان خريج قرآن أبو كهمو كاتج خريج قرآن بلام لرمضان براسي زياتر وزياتر تايبت مندي خوي ورده قرت مراجعة حفظ إيش كردن في آمده كردني أو خلقة أو دلانة لبروي براسي يكيش هل لو تايبت مندي يعني كوالنا أو رمضان هي أو يكواد دلكان آماده خواهي قورا وعدي شداية ببيغمبر من صلى الله عليه وسلم هر كاتك رمضان هات استقبالتان كرت بيشوازيتان ليكرت او خواهي قورا بلطف ورحمتي خوي آسمان كان درقا كاني رحمت هموي أكاتوا درقا كاني غضب توريور رخوقين هموي قباتك شياطين عليهم كل اللعنة همو أوانا ريز أكرين همو صفت أكرين لكل أو خلق كذا بنتا وكو فعلا إنسان آمادبي بو ريز قرتني أو مانجا أو بيام قرآن بيغمبرو خواي متعال سبحانه وتعالى لو فعلا قرآن أبتا مدرسيك كتاب خانيك تاوكو أمن أتو تواوي تاشي أمتي إسلامي لو ما انقدا بتواني براستي خوي نجات دا لو هموكوت الزنجيري كوال لروجاني رابردو خومان بي مقيد كردبو لو أنا زور جار بخلشي بلي قرآن خويندن لبركردن مراجعة ختم أو إشانة دەی هەر دەڵێ پێم ناکرێ مەجالم نییە کاش نییە ئیش زۆرە ئەی خێر لە ڕەمەضان پێمان نەکرێ یعنی هەرچی قورئانە لە فەزلی خوای گەورە لەسەر ڕەفەکان هەمووی دێتە خوارێ هەر هەمووی دێتە باوەشی گەرمی ئەو خەڵکە هەر هەمووی دەبتە ئەهلی قورئان لە مزگەوتەکان خەڵک هەمووی ئامادە دەبی یعنی حەیەویەتێک نەشاطێک ڕوحێکی تازە دێتە بەر ئەو ئومەتە دێ ئەو قورئانەیە وكذلك جعلناه روحا يعني أو من أمرنا أو قرآن أو هذا بتروح ما يخير زندوكرنوي أو روحانك أو خلقا هر همين ويدا بتوا أو قرآنك جاء ولا رمضان براستي رنگ دا توا بلام أصل أو براستي باش رمضانيش كم تازور لقلي هربميني سارد السس نبيو بزيني يلي تا رمضانيش تلبري نازاني 8 دقات يعني استكانت خوش بدكتور جان باسي أود كنت شهر رمضان الذي أنزل فيه القرآن تبي ونديك لبيني أو سيوشيك خواي جوري هنايتي درباري رمضان وقرآن وهدايات الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان تشتكي تدا تبي ونديك لبيني رمضان وهدايات وقرآن خوي رمضان كاتك أو زمانك هداية هدى وبيناتك هي قرآن جابلام لبروي أو قرآنش لرمضان دابزي أو جواني وبكيروزيش تايتا مانجي رمضان لو هي بيبويت سيد الشهور أجرنا قوريك هي قرآن دي أو بياما قرآن مجيدش هربو خوي ما مصا هدايته رين موكرة بو همو كسيك بو من بوتو بو تواوي إنسانيت كاتك هدايت شوين كوتي نوري أو قرآن دبي براستي دور دكوي لهمو ضلالتك دور دكوي لهمو قمرايك كوا خلق أجر آغاي لخوي نبي براستي توشبي خۆشەویستیشمانە فەرمێ صلى الله عليه وسلم پاشی خۆم دووشت لە نێوانتان بەجێ دێڵم ئەوە دەستی پێوە بگرن بە هیچ شێوەیە گومڕاو نابن بزر نابن لەو دنیاە پڕ میحنەت و فتنەیە ئەو دووشتە چیە مامۆستا ئەفەرمێ کتابی خوای گەورە سبحانه وتعالى لەگەڵ سنەتی جوانی خۆشەویستمان صلى الله عليه وسلم کە خۆشەویستیشمان سنەتەکەشی هەر قورئانێک بووە وەکۆی دایکمان عائشە دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی پێغەمبەر خۆی قورئانێک بوو لەناو خەڵکە دەهاتوو دەچوو لوية برزي هدايتك براسته قرآن جاء لبر الضلكان آمادية لرمضان جاي لقرآن رابقري لقال قرآن برادر ودوست بي ليه نزيك بي طبيعتي قرآن شوية وكو هر برادرك استأمنوتو دوبراي أهل إيمان الحمد لله خواهي قول اللوان من حسابك أقر دمك بي يكتر مع الناس بي وكو بلي تازا تن لحظة ودقة وساعات يكبي لەوانەیە هەڵنەستم هەرچی ئەسراری خۆمە هەرچی پێویستەکانی خۆمە ناچم بە مامۆستای برای خۆم بڵێ
لۆ نایناسم جارێ تازەیە تعارفێکی سادەیە بەڵام ئەگەر عمرێک لەگەڵی تێکەڵ بووی تەمەنێکمان لەگەڵ یەک هەبوو لەوانەیە زۆر شتان بێ ئەوەی باسی بکەم خۆت دەربارەی من دەزانی بێ ئەوەی باسی بکەی دەربارەی تو دەزانم لۆ لەبەرێ زۆر لەگەڵ یەک تێکەڵی ئەو هیدایەت و ئەو بەرەکات و ئەو ڕەحەماتی قورئانی پیرۆزەش ئەوها لەگەڵ خاوەنەکانیان دروستە بی هەتا لەگەڵ قورئانە نزیکتر بی دەرگاکانی ڕەحەماتی قورئانی مەجیدیشت لۆ دەبتەوە مامۆستا هەندێشت لە قورئان تێدەگەی کە لە کاتی ڕابردوو لەوانەیە لێتی نەگەیشتوو بی دڵەکەشت ئامادەیە شەیاطینیش لەولا هەموو ڕۆیشتون هیچیان نەمایە و دەسەڵاتیان نەمایە بەسەر خەڵکە لۆیە ئەو هیدایەتە سەبرە لە ناو دڵە جوان و خاوێنی ئەو ئومەتە ئەو خەڵکە ئەو بینەرە جوانانەی ئێمە لە دڵەکانیانە ئامادە دەبی جێگیرە بی لۆیە هەست دەکەی یعنی لەوانەیە بیدایەت خوا هیدایەتی هەمومان بدە لەوانەیە هەندێک کەس بیدایەتەکەی بێتاقەتە ئەلە بەرەی تووشی ڕۆژی دەبی ئیشی هەیە زۆر و پێڕانەکەماندیە زەحمەتە هەرچەندە مەوسیمەکە ماشەڵڵا ئێستا زۆر بەرەکەت و ئاسانە بەڵام لەگەڵ ئەوە یەک دوو ڕۆژ سێ ڕۆژ لە ڕەمەزان ڕۆژێکەکەی دەگری دەکەوتە سەرسکە و خەت تەماشا دەکەی بەڕاستی تام و چێژەکە لە لای ئەو کاتی وەری دەگری هەستەکە ماندیبوونەکە لە چاو ئەو هەموو ئەجر و پاداشت و خێر و ڕەحمەت و وەکوڵی ئیستیقراری نەفسیەی کەوە ئەمنی سەلامی داخلی خۆمان کە بەدەست دەکەوی ماندیبوونەکە هەرچ نییە برای بەڕێزم ڕەحمەتی خوا لێبی خۆشەویستمانە فەرمێ صلی الله عليه وسلم للصائمی لەو ڕەمەضانە فەرحەتان وانە دوو خۆشی هەیە ئەو دوو خۆشیە مامۆستا ئەگەر ڕەبتی کەین بە ڕۆژ و ڕەمەضان لەگەڵ قورئان لەگەڵ ئەو هەموو تاعات و عیبادەتێک کەوا تێدا دروستە بی یەکەمیان ئەوەیە کاتێ ئێوارە ئۆکڵێ ڕۆژی دەشتێن فتارە کە مامۆستا ئەوە یەکەم خۆشی دێ ئەو خۆشیە چێ مامۆستا توانیت زاڵبی بەسەر نەفست شەیطانت هەوا و ئارەزوەکانت بەسەر ئەو هەموو داوەتکاری کەوا بەرەو خراپە ڕاددەکێشی زاڵبی بەسەری دێ ئەوە هیدایەتەکەیە ئەوە ئێمە باسی دەکەین ئەوە یەکەم هەر ئەوەشە دەبتە ماهەیە ئەوەی کەوا لە ڕۆژی قیامەتە ئەو جارە بێ تەرازوەکەت ئەوەندە قورس و گرانە ئەوەندە بەڕێز و گەورەیە ڕۆژیەکی سنەت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەوەی یەک ڕۆژ لە سنەت فی سەبیل الله طوعا بە ڕۆژوو بی خوای گەورە سبحانه وتعالى بینی ئەو عەبدا لەگەڵ جەهەنەم 70 ساڵ دووری دەخا لە جەهەنەم سنەتێک کەوا حتمما ناگاتە فەرضی ڕەمەضان بەتەکید ئەی ئەگەر تۆ ڕۆژی ڕەمەضانت گرت هو زۆر لە 70 ساڵەکە زیاترە ئەی ئەگەر 29 ڕۆژشت گرت ئەو هەموو تاعات و عیبادەشت پێدا جێبەجێ کرد دوێ نەفسیان وا هەست دەکەی کەوا بەڕاستی تجارەتێکت کردی لەگەڵ خوای گەورە سبحانه وتعالى کەوا لن تبور لا تخسر فيها أبدا ئەو تیجارە ئەوەندە خۆشە ئەوەندە بە بەرەکەتە ئەوەندە بە قازانجە ماندیبوونەکە لە چاوی هەر هیچ کەواتە دکتۆر هەر کەسە گەورەی ڕەمەزان لە بەهۆی قورئانەوەیە کەواتە هەر کەسەش بیەوێ گەورەبی ئەوێتەوە خزمەت قورئانی مەجید لێ تێبگا هەتا بزانی هەموو ئیش و کارەکان چییە مامۆستا گیان قورئانی پیرۆز دەستوری ژیانمانە بۆ هەموو بابەتەکان ئەگەڕێنەوە بۆ لای قورئان تاوەکو تێبگەین ڕەمەضان چۆنە سیام چۆنە ئیش و کارەکان عیبادەتەکان نوێژ ڕۆژی هەموو چاکەکانمان لە قورئانی وەردەگیرێت بۆیە هاتیە کتابی هیدایەت و ڕەحمەتی بۆ ئێمە جزاک الله خێرا دکتۆر جان دەستەکان خۆش بە دەربارەی قورئان و ڕەمەضان و هیدایەتەکە بەڵام دکتۆر پێشینی ئێمە لەگەڵ ڕەمەضان چۆن مامەڵەیان کردووە پیاو چاکان سەلەفی ساڵح سەحابە ڕەحمەتی خوایان لێبی سەلەفی ساڵح مامۆستا ئەوەندەی کەوا لە ژیان نامەی ئەو پیاو بەڕێزانە دەخوێنیەوە مامۆستای هەمویان ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم جارێ هەر وەکو بڵێ پێش ڕەمەضان تەواو خۆیان ئامادە دەکرد چەند مانجێک پێش ڕەمەضان استعدادی ئەویان وەردەکردوە بەرەو ڕەمەضان ئەڕۆن مانجی شەعبان بە تایبەتی کە مباشەرەتەن پێش ڕەمەضانە لەو مانگێ تەواو خۆیان ئامادە دەکردەوەیان گۆ ئەوەیان خۆ حازەکرد بە تایبەتیش لەگەڵ قورئانە خۆیان ئامادە دەکرد تاوەکو فعلا کاتی داخلی ڕەمەضانە بن تەواو استعدادێکی نەفسی ڕوحی ئامادە کرابی ئینجا گەیشتینە ڕەمەضان بە خێر و خۆشی هات ڕەمەضان گەیشتە خزمەت وەکو بڵێ ئەو سەحابانە یاخود ئەو سەلەفی ساڵحە گەیشتنە ڕەمەضان مامۆستا دەست پێ دەکەن یەکەم شت بەرنامە لەو خۆیان دادەنێن ئەوانیە کاکە گیان کوو ڕێککەت بابێ چەند خۆشە مسلمان چەند خۆشە مسلمان بەرنامە هەبی یعنی جەدوەلێکی هەبی لەو جەدوەلە بزانی ئەمن بەتەمای چمە بەتەمای کام نمرە دەرەجە بەدەست بینم لە ئینشاڵڵا لە ئاخیری ڕەمەضانە ئەخە مامۆستای بەڕێزم یەکێک لە وعد و تەهدیدەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەیە کە ئەفەرمێ ڕۆژێکیان
ئەگەر غەڵەت نەبم فەرمی ڕۆژێکیان سەحابە بینیان ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم بەسەر مینبەر کات سێ پایە بوو سێ جاران ئامین هاتە سەر زمانی خۆشەویستمان عليه الصلاة والسلام دواتر بەو ئەدەبەی کەوا سەحابە پێی ناسراون بە شێوەیەک لە پێغەمبەریان پرسی صلی الله عليه وسلم ڕەسوولی ئەکرەم ئەو جارە بینیمان حاڵەتێک ڕوویدا کەوا هەموو جار واد نەکردیە هەر جارێ هەر پایەک بەسەر کەتی بەسەر مینبەرە جارێک دەتگۆ ئامین دەی ئەو ئامینانە چ بوو خۆشەویستیش صلی الله عليه وسلم ئەوەی بابەتمانە کە لێرە ئیشارەتی پێ بدەم قسەکەی ئەوە بوو کەوا یەکێک لە ئامینەکانی ئەوە بوو ئەو کەسەی ڕۆژ و ژیانی تەمەنی دەگاتە مانگی ڕەمەضان لە ئاخیرەکەی وای لێ نەکرد کەوا خوا لە خۆی ڕازی بکە لەو دنیا لەو هەموو تاوانانێکەوە هەیبوو فڕێدا نەبتە یەکێک لەو کەسانێکەوە ئازاد وە لە ئاگری جەهەنەم نەعوذ بالله ئەوە زۆری زەرەرمەندی کردی دوایە جبریل دوعای لێ کردی و پێغەمبەریش ئامینی لێ کردبی نەعوذ بالله چ مصیبەتێکە دوایە بەڕێزان خۆشەویستان برا و خوشی بەڕێزم ئێمە لە ناو ڕەمەضان و لە ناو ئەو مەوسیمە پڕخێر و ڕەحمەتە بەڕاستی ئەبێ متابعەی سەلەفی صالح بکەن چیان کردیە وەکو گوتم یەکەم شت بەرنامەیان هەبووە بەرنامەکە ئەوە بۆ کەوا فعلا من طاعەت و عیبادەتەکانم ئەوانەی ڕابردوو کە هەر لەسەرم فەرض بووە ئێستا ئەوەی نوێیە لە ناو ئیش و کارەکان ڕۆژی گرتنی سبێنێ تا ئێوارەیە ئەوەیان شتە تازەکەیە با بڵێن لە مانجی تر لە وەختی تر نەبووە محددە بە ڕەمەضان ئەی ئەوەی تر خوامان هەر هەبووە نوێژ و تاعەتمان هەر هەیە وەکو بڵێ قورئان خوێندن هەر هەیە زەکات وەکو بڵێ چاکە و خێر و سەدەقە و سەردانی ئەو نەخۆش فەقیر هەرچی چاکە و خەیاڵت دادێ هەر هەمووی مەوجود و هەموو کاتێک ڕۆژیش هەر هەبووە بەڵام ڕۆژی تەتەووع بووە ئەو جارە فەرض و واجبەکەیە باش دەی هەموو ئەوانەی ئەگەر تا ئێستا قسووریشمان هەبووە هەموو ڕاجعەیەکی خۆمان بکەین مزگەوتەکان الحەمدولله لە ڕەمەضانە تەواو وەکو بڵێ ئاوەدان دەبی قەرەباڵغەبی دەی فەرموو بووی بە ئەهلی ئەو مزگەوتە الحەمدولله هەوڵدا پاشی ڕەمەضانە سەنگەرەکەی چۆلمەکە مەوجود بە لەوێ بە تاوەکو فعلا ئەو بەڕێزانەی کە لەوێ ئەتویان بینی بوو دیسان لەوێ مەوجود بی مەلائکەتەکان کە هەموو ڕۆژێ لەسەر ڕێت ڕادەوەستان و دەڕۆیشتی دار و بەرد سەلامیە وەکو لێ دەکردی و دوعای استیغفاریان لەو دەکرد دەی بەردەوام بابەت بینن واضحە ئەو جارە مامۆستا وەکو بڵێ لە چاکەکانی تر کە با بڵێن شەو وەکو بڵێ نوێژ تەراویح ڕۆژی گرتنە واجبەکە قورئان خوێندن سیلەی ڕەحم چەند جوان و پیرۆزە چاکە و یارمەتیدانی ئەو خەڵکەی کەوا پێویستیان پێیە ئەگەر وەزعیشت خراپی لە تو خراتر هەیە ئەوەندەی پێت دەکرێت لەوانەیە بە زۆر بە ئاسانی بە هەر شێوەیەک ئیدی سەلەفی صالح فعلا ئەوەیان بە فرسەت ئەزانی ئەو مانگە هاتیە من چۆن بتوانم زۆرترین ئەجر و پاداش بە خۆم خەرکەمەوە جا ئەگەر توانیت فعلا شتی گەورە ئیش تێدا ئەنجام بدەیت ئەوە زۆر ینی نموذجەکە مقارنە ناکرێ بەس بە بیڵێن بە ئەهلی ئەوکو بڵێ عەقلی خۆمان بە دنیای قسان بکەیت وەکو ئەوەی کەسێک مامۆستا ئیشێکی زۆر ئەلێرانە با بڵێن لەو مەسافەیە هەزاریەک لێرەکەتیبی 5,000 خۆت مەشغولی ئەوە بکەی ئەوەی هەگری کە بە حساب بە قازانجی دەزانی بەڵام لەولا بە دەفتەر دۆلار شتێک کەتوی دەرێدان درابی دەستی بۆ درێژ نەکەی خۆت مەشغولی شتی زۆر بەسیط و ئەوە گچکە بکەیت ئەوە باسی 1,500 کرد کە ئەوانە شەر خێرن ئەی ئەگەر کەسانێکمان هەبی بەداخەوە لە ڕەمەضانە خەریکی گوناح بی تاوان بی لە جیاتی ئەو هەموو خێر و بێرەی لەو خێر خڕکاتەوە مەشغولی تاوان بی گوناح بی قسەی شەڕبی نازانم چاوی ئاگای لێ نەبی بەس أخوكم في غمر فرمي صلى الله عليه وسلم لا حظ له من صيامه إلا برسيتي وتينيتك أو كما قال الرسول صلى الله عليه وسلم لا براستي أقرب تمابين جيان نامي سلفي صالح بخوينين وتماشايا مكينو لفي غمر فيربين صلى الله عليه وسلم زور آسان في الظلم ما مستجيانو خوش ويستان بينر وبيسربان براستي هولي أو بدا زورترين كسب له خود حاصل كي لبر يك سبب لبر نازاني دقاي رمضان اشتريانا ئەوە بە فرسەتی ئەخیری خۆت بزانە جا ئینشاء الله خوای گەورە تەمەنمان درێژەکە و چەندین ڕەمەزانی تریش ئینشاءالله دەبینین بەڵام بە شەرتێک لێرانەش بێبەش نەبین لە خێر و چاکەکانی بە ئیزنی خوا دەستەکان خۆش بی دکتۆر جان خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە دکتۆر زۆر جاروێ لە ڕەمەزان ئەو پرسیارە زۆر دروست دەبی بە تایبەتی هەندێک کەسەیە تایبەت ڕەمەزانی بە تایبەت دەگرن ئەو پرسیارە دقیق لەوانە ینی پرسیاری لەلا دروست دەبی ئایا خەریکی ختمکردنی زۆر بێ یان ئەوە تا خەریکی لەبەرکردن بێ یان ئەوە تا خەریکی مراجعە بێ یان ئەوە تا خەریکی ئاەتێک بێ تەدەبوری تێدا بکە زیاتر بیر بکاتەوە
ئایا ئەولەویات بدرێتە کامەیان وەکو ریزبەندی یان ئەوە تا بۆ نەجارێ دەرێ 5-6 ختمم کردێ بەڵام نازانی چی خوێندیتەوە ئەو بابەتە کامێن ئەولەویات بدرێتە کامەیان جارێ یعنی هەرچی ئەو هەموو شتانی کردی دەستیان خۆشبی هەمووی باش ئەمە مەمنونیانین خۆزگە هەموو خەڵک خەریکی ئەو هەموو خێر و چاکانەبی بەڵام فعلا وەکو ئێستا گوتمان ئەگەر شتی باشتر هەبی من لۆ خەریکی شتانێک بم کەوا بەڕاستی نەفع و کەڵکی کەمتر بیست باشە باشتر هەیە با بڵێن ئەگەر بە ڕێزێک یعنی ماشەڵای لێبی فرسەتی زۆرە مەجای هەیە مەثەلەن ئیشی نییە دەرچوونی نییە زۆر هەر لە ماڵی دانیشتیان لە مزگەوتە مەثەلەن لە برایان لە ئەو بە ڕێزانە دەی ئەتوانی زۆر ختم کە باشە ختم بەس بە شەرتێک یعنی یەک نەسیحەت ئەمە ناڵێم شەشەکەی بکە دوو کەسێ ختمت هەتا زۆربی باش خراپ نییە بە شەرتێک لەو ختمە خۆت تێبگەی یعنی وەکو غەڵەت نەبە ابن مەسعود دەڵێ هەذڕەن کە هەذری وەکو بڵێ الشعر نەبی ئەوها وەکو بڵێ وا بخوێنی بە خۆشت نەزانی چییە وەڵڵا چییە ئاخیرەکەی دەمەوێت 5 ختمی بکەم 10 ختمی بکەم لە ڕەمەزانە ڕقەمەکەت مەبەست نەبی ئەگەر فعلەن بە تەدەبوڕ و بە تێگەیشتنەوەش دەخوێنی تەدەبوڕ ناک مەبەستم ئەوە ئاەتێک مانجێک پێی خەریبی خۆ ئەوەش هەیە نەنا بەس خوێندنەوەیەکی لەسەر خۆ هادێ فعلەن مرتبی ئاگاد لێبی خەوت لێ نەکەتبی وەختی دەخوێنی بە خەبەر بێ وەختەکەیان بەسەری سەریعی کەلیمەکەی خلاص ناکەی کەلیمەشتر دەست پێ دەکەی ئەوە خراپ دوێ توانیت بەو جۆرە خوێندنەوەیە هەموو ڕۆژێ 5 جوزئی 10 جوزئی بخوێنی یا ڕەبی خوا بکەم لە ڕەمەزانە 10 ختمان بکەی یاخوا پیرۆزت هیچ وەکو بڵێ گلەی لێ نییە بەڵام ئەگەر زۆر بە سەریعی بە وەکو بڵێ بێ مەعنا دەیخوێنی نەخراپ ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نهی لێکردی قورئان بەو شێوەیە ناخوێندرێ حتا هەندێک سەحابە گوتیان یا ڕەسوڵ الله 3 ڕۆژ جارێک من ختم مەکەم ئەوەکو نهی لێکرد خراپ باش ئەوە یەکەمیان یان یەکی تر دەڵێ من مثلا حفظی ڕادەگرم طلبەی حفظە مثلا لەو مەرکەز و بنکانە الحەمدولله خوای گەورە زۆریان کە و بەردەوامیان کە و خێر لەسەر دەستیان ئینشاءالله ڕۆیشتوبی دەی مامۆستا هەیە دەڵێ حفظی ڕادەگرم کاکە گیان تو الحەمدولله تەعەودێکت هەیە میقداری خۆت هەر لەبەرکە بەعەکسەوە لە ڕەمەضانە ئەسڵەوەی زیرەکتر بی بۆیە لەگەڵ حفظەکەی خۆت حفظ با هەر هەبی بەڵام لەبیرت نەچی مراجعەشت هەبی مراجعەکەت باشتر کە تونتر کە فرسەتە یەکێتر دەڵێ الحەمدولله زۆر باشم حفظم خلاص کردیە دەی کاکە گیان تۆکمەتری کە مراجعەکەی خۆت باشتر کە يعني فعلا ئەو مەوسیمەی بکە مەوسمی مراجعە وەکو ئەوی پێغەمبەرمان لەگەڵ جبریلە عليهما الصلاة والسلام پێکەوە دادەنیشتن مدارەسەی قورئان و مراجعەیان دەکەن ئەو جیانەی کەوا زەحمەتە یاخود لە قیست چووە مثلا ڕوبعێکت باش زەبط نەکەیدە سەفحەیەک ئاەتێک ئەمە هەندە جار لە ئیمتیحانات تەماشا دەکەین بە ڕێزێک برایە خوشکێک ئەمە مەستا ئەو ڕوبعەم زۆر باش نیە دەی فەرموو ئەمن دەزانم ئێستا چێن دەرباشنی ئەو جیانە دەچم زەبطی دەکەم بە ڕێزت ئەوها ئیشتر ئەوها کەواتە ئیش و کار با بڵێن مەوسمی هەموو جۆرە خێرێکە جا ئەمن ئەگەر تەشبیهەکەم جائز بی بەو شێوەیە بڵێم ڕەمەضان وەکو سەیدەلیەیەک وایە مامۆستا بەشمن وەکو سەیدەلیەیە کەوا یەک مەجموعە ڕەفی هەیە هەر یەکی جۆرە دەرمانێکی تێدایە ئەمن چێن دەرم دێشی نەقسی چم هەیە خەلەلی من لە چێیە بە ئەو دەرمانەی لەو سەیدەلیە مبارەک و ڕەحمەتە وەربگرم بەرەکەتی باشی هەمووشمانی تێدایە کەواتە بە خۆی دەزانی مەبەستی خۆم ئەرێ وەڵڵا مامۆستا دڵی ساغ و سەلامەتی من و تو ئەو هەموو خەڵکە باش و جوانە ئەرێ وەڵڵا ئستەفتی قەلبەک دڵت پێ دەڵێ خەلەل لە چێیە نەقسەکەمان لە چییە ئەوە بابینین چاکەیەکیش عیبادەتێکیش هەیە توخوا بە ئەویش لەبیر نەکەین بیڵێن ڕەمەضان مانجی دوعایە لە ناو ئاەتەکانی ڕەمەضانی وەکو بڵێ کە وەسفی ڕەمەضانەکە لە سوورەتی ئەلبەقەرە لە مەقامێک هەیە لە ئاەتەکە سەفحەکەی پێش ئەخیر وإذا سألك عبادي عني باسی ڕەمەضان بوو ئاەتی پاشتریش باسی ڕەمەضانە بەڵام لەو بەینە پێمان دەڵێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون آيتي دعاء با کەسێک پرسیار لە خۆی بکە خێر ئەلێرەیە ئەخبوونی لەو شوێنە لەناو ئەو هەموو حالەتە ڕەمەضانیانە ئەلێرانە پێمان دەڵێ ئێرە مانجی ڕەمەضان مانجی دوعایە ئەدەی مامۆستا سائیم دوعایەک هەیە ڕەت ناکرێت دەی فەرموو مامۆستا دوعایەکانمان بە ئەلێرانە وەکو مەجموعە سیهامێک بی ئینشاءالله هەدەفی خۆی ئیسابە دەکا دەینی پێویستیەکانمان دڵمان وەکوڵێ چی پێویستە موسڵمانان لە عامەی وجود لە کوڕەی ئەڕضی مامۆستا لە چێ مشکلە هەیە خەمی هەیە تخوا مسلمانان خوشک و برایان تخوا بە تەنها خەمی خۆم نەبی
بس إلا داوا كاريا كان يخوت داوابك تواب حقي خوته بس أون دا دور لما قامتان حاشاشي إيوه لبراجس كي خوتان قبول كان أناني نبين تنهالو خمان داوا نكين بابو همو مسلمان دعاء بكين همان أزرج هر هموي أجرك شموي لو توا ببيعوا لو تكملوا بتوا والله كاتك ضلين همو مسلمانان بقت همو مسلمانان بعداش اللون سلايا لو يتخوا دعاء كمان فراوان تركين لخمي أو أمة بين بزانين مشاكل أمة براي بريزم ما مستع إما لوانية وقت إفطار الحمد لله خواي قرباي أو نيدان اللي شيشتك دخوين خلشيك هي أوي لبردسنية خلشيك هي أمني لك وكبلي لدس داية خلشيك هي برسية وكبلي بحال ومالا لجير خيمية بديان أنواع أشكال بعد بيني الدنيا شو مسلمانا بسريان هاتية ليه براسي جي خويتي دعاش بشيك بي إن شاء الله لعبادة وطاعة كان من إن شاء الله جزاك الله خيرا دكتور جان دكتور جان قرآن تنابو خوين نويا يعني أوتا أو كسر دبي أخلاق وروشي بيبغور زور زاروي كسر يعني دبيني قرآن شي زور لبرا بلام أوهر سكوتانا دكا يعني شاهني أوينية بيك براستي الكمال لله جناح ما جناح كينو مستا بلام براستي جاي خويتي أهلي قرآن أوي بخوي ضلي من أهلي قرآن لقى القرآن دوست ونزيكم براستي أبي لنا وخلقة تايبة تربي واضح تربي أو برويدي قرآن لويا أبي دور بي لهندي مشاكل وهندي غلط أجر هيا كهم عن جناح مع نتاوان من هيا خليه خوش بي يا ربي دي والله جي خويتي مراجعي خو ممكن أو جناحنا سبر سبرة تركين وازي لبينين حول دين بلوش تيجي جوانتر وباشتر بروين تاجي أو جناح بقرين خو ما بهندي شر قلت يا ترشي كي بدي لك دابرين بدي لك باشتر وأسباب كانش بزانين فلان شوين كاتيك دتم توشي جناح دبم أو شوين خرافة ترككم فلان برادر خواه هدايتي همو لايك من بدا توشي جناح مدك أو برادرة أجر بيم كرابي يارمتي بدم برو هداية بينهم خير على خير أجرنا والله من هر جاري بتسمع من دري رصيدي من بيت أخواري وتوشي جناح بم برادراتي أو كسيناكم لو يا أصل أويا بزانين مشاكلي إيما خلالي إيما لشيء أو أنا سبر معالجة بكين وفعلا أو برسيارة برزي بلاي خوشم هاولدين خومان جوان كين روشتكاني خومان زور موافقي قرآن والسنة بيغمر بكين صلى الله عليه وسلم تا روجي قيامته روي أو من هبي بلين پروردگارة إيما لأمتي أو خوشويستين صلى الله عليه وسلم ما قرنا والله بيني إيما وبيغمر كاتي باند ما نكابو حوضي كوثر وبو أو خوادنا ولا دستي مباركي بيغمر حاجز ما لبين دروس بي خوابنا من يا ربي ملائكة كان صد عندي كسر رد كان وقبولنا كان پیغمبر به هاواريان دي كاكل لو ايلي ذا كان لي انقرين قالين يا رسول الله صلى الله عليه وسلم تو نازاني اوانا باشا تو تيان كرت او انذار بو منو بو تو بريزم خوشكو براي خوش بيستم تخوا اقامن لخوبي واز لو جناح تاوانا نبينين كوا نعوذ بالله بويتا وكبلي موريك لسرمان ظلمان نفسمان عقلمان ناشرين كرديا خواي قبل هدايتي منو ايوي بريزو توا مسلمان بدا ان شاء الله جزاك الله دكتور جان كتاب سيار من درباري جنابتان چون برنامجتان هي بو خلق اگر استفاده لازموني جنابتان كان سندي صاله لناو قران ودرس ودراسه وحفظ وقراءه لما جا بيروزا دا ايوتي دكن يعني بو او بنران وبسرانيش استفاده لازموني جنابتان بارك الله فيكم برام والله من او كسنين بما قدوه بو خلق كتير وكو ازمون دكتور يعني جنابتان ولا جناح ما خوش بلام ذكري پیغمبري خوا صلى الله عليه وسلم وكوي وصية مانك باس مانك أو بك سرتا يعني هر يكمان واجبات وإيش ودوام وكاري خومان جيب زيبكين يعني أجر حتى يستا نقص خلل يكمان هبي تخاب على رمضان وريابين شون خير وطاعة وكبلي باداشتي قلق زورا أجا دارج بين جناح وتاوان وتقصيري وكبلي كم ترخميلة إيش وكاركان أوش وزرو جناحي قلق زورا ويسرتابا وظيفة دوامي خومان ريكوبيك خزمة كاني خومان أوي ديكين بيكين نك والله بروجي ما طاقت من بلا قلقس قصارنك من ما مستام جوابي طلبي خوم ندم تو مثلا موظفي لشوينك مراجعك خود قبولنك إيتر لا روجي قلتن إيوانيك أوان دا عبوسو ناشرين بي أبي أو فريقوشي وجوانين لذا مشاومانا أثري بركتي أو مانقمان لديار بي باش أو وكبلي كاتي دوام بيشي دوام لبير معنا لا سحورة من يش اشتك زورم في خوشة همو مسلمانان بيكن تخوا أو سنة جواني پیغمبري خواه صلى الله عليه وسلم لدس مدن بداخوا زوريق لغنجان أو عادتيان أو استالو زمانه سحوري ناكن
سحوریان ترک کردیا لو والله على اساس نازم شوكير بخبر شوهر بخبر علويا دي اصل اوي براستي لرمضان كاتي خوتيز دواتر هستي اگر مجال هي دورك عد نويجي كي شو نويجي كي دواتر لو سحور حاضر بركتك هي لو سحوره هم كسب دستي ناكوي تسحروا فان في السحور بركه دي او سحوره او جن نويجي بيانيكت سنتي بيش نويجكات سنه كان بقشتي هر هموي روجي قرتنا دس بيكردنا ختمي قران او بابلين برنامج كان خوغت من باسي دوام ما كرت لهاتنا دمو تاوشي قشو جوانت لدوام لدائره لقل طلبه ومراجع لنا مالو من ضالت ئەوەندەی پێت دەکرێ وەکو بڵێ مەسرەفی ماڵ و منداڵت خۆت کە بڕەوکە وەسع عەلەیهم یعنی وەکو بڵێ ڕزق و ڕۆژێکی باشتر لە ماڵێ مەوجود بی منداڵە گچکەکەشت با بزانی تایبەتمەندی ئەو مانگە بەڵام بە شەرتێک تازە گوتمان ئەنانی نەبین ئەوەندەی هەیە بەشێکیشی لۆ ئەو ماڵە جیران و ئەو فەقیر و ئەو هەژارە و ئەو کەسەشکەنیتی ماڵی ویش خۆشکە دڵی ئەو منداڵەشی ئەو ماڵەیەتی مەشخۆشکە ئەو فەقیر و هەژارش چاکترکە وهاکەذا نوێژە جەماعەتەکانت ئەوەندەی پێ دەکرێ ئامادە بی لە قورئان خوێندن قسووری نەکەی ختمت مراجعەت تەدەبورت تێگەیشتنت ئەو جۆرە وەزیفاتە بڵێن بەهانە هاتنی خەڵک حاجەیەک ئیشێک کارێک مامۆستا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بەهانەی کەسێکی موسڵمانێکدا بڕۆ لە لای من باشتر لەوەی کەوا لەو مزگەوتەی خۆمی ئەتمام دانیشم کە بڵێ خەریکی نوێژ و عیبادەت و اعتیکاف بکەم لێیە بەڕاستی فرسەتە بتوانین نەشط بین آخر قسم ئەوە بی لەوانەیە ئەگەر کاتمان بەرەو خلاصبوون دەچێت توخوا ڕەمەضان مانجی نەشاتە مانجی نووسن و تەمبەڵبوون و وەکو بڵێ حتا نێزیی نوێژی عەسرە بەخەبەر نێ ئەوزە نوێژی نیورانێ بکەین ڕۆژێکیان مامۆستا وێنەیەکیاندارە بوو حەفتەی ڕەمەضان معرەکەی بەدری یادی تێدا دەکرێوە نییە نیشانیاندا بوو ساحەی معرەکە بوو سەحابە چۆن شمشێریان لەدەستە بەرامبەر بە کافران وەکوڵێ وەستاون لە خواری ویژ ڕسمێکیاندا نابوو ژوورێک یان با بڵێن حرەمێکی مزگەوت و ئەو خەڵکە هەر هەمووی مامۆستا کات و پایتەوە نووسیە خوا ئەو بە موسڵمانانە ئەو دینە ئەو هەزیندوماوە بەوانەی ئێمەش بەمنیشڕا دین ئەوها بە پاشکەتێ بەداخەوە جاخت خوا با زیندوو بین چاڵاک بین بینەوە ساحەتا وەکو ئینشاء الله ڕووی ئەوەمان هەبی لە خزمەت خوای گەورە داوای عەفو و مەغفیرەت بکەین ئینشاء الله. جزاك الله خيرا خوای گەورە پاداشتی بەخێر بدات دکتۆر ماندوومان کوردی یا ربی خوای گەورە تاعەت و عیبادەتی ئێمە و ئێوە و تەواوی موسڵمانان قبول کە یا خوا زۆر سوپاسانەکەی خۆ بەخێر بێت جزاکم الله خێر بینەران و بیسەرانی خۆشەویست خوای گەورە پاداشتی دکتۆری ئازیزمان بداتەوە لە بۆ تەبە نرخەکانی خوای گەورە سەلامەتیکە بەم شێوازش کۆتای دێن بە بەرنامەی ئەم جارەشمان تاوەکو میوانێکی تر دێنەوە خزمەتان سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.